بە ئامادەبوونی ژمارەیەک لە نوێنەری لایەنە سیاسیەکان و لێپرسراوانی حکومی و چەندین کەسایەتی وەرزشی و هەندەرانی سنوورەکە کۆتایی بە خولی تۆپی پێی هەردوو یاریزانی کۆچکرد و مامۆستا هەردی و مامۆستا بڕیار هات کە بۆ 48 پی ناحێکە و دەوروبەری ڕێکخرا بوو. خولەکەش لەژێر چاودێری و سەرپەرشتی کەسایەتی دیاری سنوورەکە کەمال محەممەد بەڕێوەچ و جێ ئاماژەکردنیشە سپۆنسەرێتی خولەکە لەلایەن بەڕێز لیۆ ڕەمەزان دێکۆنیەوە لە ئەستۆ گیرا بوو. یارم خولە خولی هەردوو جوانە مەرگ یاریزانی جوانە مەرگ مامۆستا بڕێر و مامۆستا هەردی بۆ 48 پی ئەربەت و دەرێ ئەربەت سازمان کردبوو. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە بەبێ هیچ کێشە و مەشاکیلە خولەکە زۆر بە سەرکەوتوی گیانمان ئەنجام و بە یاری کۆتایی نێوان تیپی وەرزشی نەورۆز و ئاشتی زەڕایان کۆتایی هات و بە یاریەکە بە سەرکەوتنی تیپی ئاشتی بە سەرکەوتنی ئەوان کۆتایی پیا زۆر سپاسی زۆر بەڕێز کاک ڕەمەزان دێکۆنی کەین کە وەک پیشەی هەمیشەی لە خزمەتی هەموو چین و توێژەکانەوە تایبەتی وەرزشیش بە خۆشحاڵی و سپۆنسەریم خولەشی وەکزینە ئەستۆ ئێمە وەکو یاریپامی ئێمە وەکو ئاسایشی عربەت بۆ وەرزشکاران و خۆشەویستانە سەرپەرشاران ئەم خولە ئێمە داوایان لێەکەین پامی ئێمە ئومێدەکەین هەمیشە سەرکەوتم دەستخۆشی بۆ کاکەمال و بۆ بەڕێز کاگلیوە ڕەمەزان دێکۆنی کە سەرپەرشتیار و سپۆنسەری ئەم خولەی کردو بە ناوی هەردوو جوانە مەرگی دانشی عربەت کە لە ساڵی ڕابردووە بەکارهەتەی تەڵتەزیان بەجیان نەشتین وێدەکەین ڕۆحیان شاد بێت کە دوو کەسی دیاری وەرزشی بوون لە سنووری شارۆچکەی عربەتە شوێنجیان دیارە لە وەرزش و لە ناو خەڵکیش لە ناوخۆی خێزانەکانی خۆیانە بەناوی خۆم و بنەماڵەی کۆچکردو هەردوو بنەماڵی کۆچکردو بڕیار مەحموود و هەردی مەحموودەوە بە خێراتتانەکەم و دەستخۆشی تایبەتان لێکم و زۆر سپاسی بەڕێز لیوا ڕەمەزان دێکۆنی دەکەم کە بە سپۆنسەری ئەو کەمال محەممەد ئەم خولە کرایەوە بە ناوی هەردوو جوانە مەرگەوە و زۆر سپاسی تیمەمیلەکانی عربەت دەکەم. پاشان بەفیکەی ناوبژیوان فەرمان محەممەد دەستکرا بەیاری لە نێوان هەردوو تیپی وەرزشی ئاشتی زەڕایان و نەورۆزی زەڕایان پاش کێبڕکێکی زۆر لە نێوان هەردووتی بۆ سەرگۆڵی یەکتر بەڵام بێ ئەنجام بوون. دواتر لە گێمی دووەمی یاریەکەدا لە ئاکامی ئازبەرزی یاریزانانی ئاشتی توانی گۆڵی سێ پێشکەوتن و سەرکەوتنی خۆیان تۆمەر بکەن و بەو ئەنجامش تیپی وەرزشی ئاشتی توانی بێتە پاڵەوانی خولەکە و دواتر خەڵات بەخشرە یاریزانان و ئەو کەسانی کاوکاری خولەکە بوون. دەستخۆشیەکەین لە بەڕێز کاکەمال و هەروە کاک ڕەمەزان دێکۆنی ئەم خۆلیان کردەوە بووینە پاڵانی خولەکە و الحەمدولillah سپاسی وەرزکارانی عربەت زۆر ڕێزگان لێگین بە تایبەتی بە ئاشتی تیبێکی نمونەی بوو لەخوا بەزاوێ خولەکە سەرکەوتوو بوو دەستخۆشی لە کاک ڕەمەزانە کە بۆ سەری ئەو بووە دەستخۆشی لێەکەین دەستخۆشی لە کاکەمالەکەین خولێکی سەرکەوتوو بووە هیوادارین ئەم جۆرە خولانە بکرێتەوە بەردەوامی هەبێ بۆ پێگانی یاریزان و ڕۆحێتی وەرزشی لە ناوچەکە. بەڕای وەرزشکاران و کەسایەتی وەرزشیەکانیش کردنەوەی ئەم جۆرە خولانە پێویستە و ئەرکی سەرشانیانە چونکە ئەبێتە هۆی هێشتنەوەی ئەو دەستکەوت و ناوبانگیەی کە بەدەستیان هێناوە لە بوارە وەرزشەکاندا لای وەرزشکارانیش وەک هەمیشە بۆ هەتاتایی بە زیندوی بمێنێتەوە. هەرێم عومەر، گەلی کوردستان، ناحیە عەربەت.